بەردەوام دەبین چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەەوە ئەمڕۆدا باز لە کار و چالاکیەکانی سنتەری چالاکی گەنجانی کلار دەکەین کە لەوێ ڕاگەاندرایە بڵاوکراتەکە خولێکی بە بەرامبەر دەکرێتەوە بۆ گەنجانی ئەو سنوورە بۆ ئەوی بتوانن زیاتر پەرە بەتواناکانیان بدرێت هەمووکو ئەوەی کە وەکو ڕەخساندنێکی هەلێکی کار بێ بۆیان ئێمە لە تەوەرەکەی ئەمڕۆماندا بەزەوە دەکەی بزانین بەگشتی کار و چالاکیەکانیان چین پرۆژەکانیان چین ئەو خولانە چین بەگشتی تەواوی بابەتەکان لەگەڵ میوانەکەمان باس دەکەین. بەڵێ جاسانە پێشەوەی بچینە لای میوانەکەمان وەک خۆدا ئاماژە پێ سنتەری گەنجان چ لە پارێزگای سلێمانی بێت چ لە گەرمیان بێت چ لە هەڵاب جێبیان لە شوێنێککە بێ بەردەوام ئەکتیڤ و چالاک بووە کە دوجار لە خزمەتی گەنجان بۆ و بایەخی بە سەرجەم سێکتەرەکانداوە زانستی کۆمپیوتەر پەروەردە هونەر کللتور بە هەموو شوێک بڵێ وەرزش بەڵێ سەرجەم لایەنەکانی ژان اینجا ئێمە لە تەوەرەکی ئەمڕۆماندا لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر هەم لەسەر کار و چالەکیەکانی سەمتەرەکە هەم لە سەر پرۆژەکانی ئەو سنتەرەکە لە جاهات و سابەتەمان چی بکەن بۆ وەبەستە میوانداری سامان عادل بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی کلارمان کە ڕاستەخۆ لە سەدۆ لامان میوانە کاک سامان بەخێراتی تەندروستی چۆنە خۆشحاڵین لێرەی زۆر سپاسی بیانیت باش بیانی باش ئامادەبوون زۆر سپاس خۆشحاڵم کە لە کەناڵی کورسات بەشداری بەرنامەکەتانەکەم بەخێراتی سەرچاوان خۆشحاڵ ببینینتان من کورسات باڵێنمە چوارەم جارم پێما بێ بەرنامەم هەبووە لە کەناڵی کورسات لە ساڵانی ڕابردوو تاکو ئێستاشەوە سۆنگەیەکی لای ئێمە شڵێن جێگەی خۆی کرێتە لە دڵی هەمومانە کورسات ماڵی هەمووانە ئەو کاتی خۆی گۆرانی هەبوو کورسات ماڵی هەمووانە و ئەوە هەر لە مناڵیەوە کە گوێمان لێ بووە ئێستش لە شعورمانە ماوەتەوە لە نەستمانە ماوەتەوە بۆتە وێردی سەر زمان بزڵت کاک سامان بەگشتی باسێکمان لە سنتەرەکە بۆ کە بزانین ساڵی چەند دامەزراوە کار و چالاکیەکانتان بەگشتی باسێکمان بۆ بکەین. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆ بانگێشتکردان بۆ ئێرە من خۆم خۆشحاڵ زانم کە بتوانین تیشکێ بقینە سەر سنتەری چالاکی گەنجان و بەرنامەی گەشە پێدانی گەنجان لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان ئەوە ڕاستی بێ سنتەرێکی ئێمە لە ساڵی 2002 لە کەلار دامەزراوە کە کەلاریش ناوەندی ئیدارەی گەرمیانە کە ناوەندێکی گەورەیە بۆ خۆی کەلار نزیکەی ئێستا 350,000 دانیشتوی هەیە و سنتەرێکی لەم جۆرە زۆر پێویستە کە بتوانێت خزمەت بە گەنجانی ئەو دەڤەرە بکەم. پێشەوەی کە بچمە ناوڕۆکی سنتەرەکەەوە حەزم ئاماژە بە مناڵ پارێز بکەم چکەمە مناڵ پارێز چاوگی ئیشەکەمانە سەرچاوی ئیشەکەمانە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانکە لە ساڵی 1990 دامزراوە تاکو ئێستا خزمەتەکە لە زۆر بواردا بە تایبەتی لە سێکتەری پەروەردە و تەندروستی و هەروەها گەنجان و پاراستی منداڵان یەکێ لەو پرۆژانی کە ئێمە تیاین ئەوش بریتە لە بەرنامەی گەشەپێدانی گەنجان لەم سێکتەرەدا کۆمەڵێ سنتەر لە خۆگرێن سنتەری چالاکی گەنجان لە کۆمەڵێ شار و شارۆچکەدا هەیە بە تایبەتی مرۆڤاسی کەلارەکەین کە لە 2002 تاکو ئێستا نزیکەی 24 ساڵ بۆ 23 ساڵە خزمەتەکە دەیان هەزار گەنجی پێگەیاندووە سەدان گەنج با بڵێن دەیان سەدان گەنجی بەتوانای وەکو لیدەر پێگەیاندووە و پرۆگرامەکانیش بەردەوامە ئێمە لەم سنتەرەکە دەستمان بە ئیشکردن کردە بەڕاستی لەسەر بنەمای کۆمەڵی پرەنسیپ ئیشمان کرد بە تایبەتی ئەو بنەما بەها ئینسانی و کۆمەڵایەتێنی کە بتوانێت خزمەت بە مرۆڤایەتی بکە بە تایبەتی ئەو چینی کە تا ڕادێک فەرامۆش کراوە کە چینی گەنجانە. بەڵێ باشە کاک سامان تەنها گەنجانی کەلار سوودمەند دەبن لەو پرۆژانی کە بەڕێستان ئاماژەی پێ یاخود ناوچەکانی دەوروبەری کەلار یاخود بڵێن گەرمیان بەگشتی. بەڵێ ئەوەی ڕاستی بێ لەبەر ئێمە سنتەرەکەمان شوێنێکی جێگیرە بەڵێ فێرخواز بێ بۆ لای ئێمە ئەمە وەکو شوێنێکی وەکو دەستگایکی جێگیرانی و تا ڕادێک نەتوانراوە دانی لە ڕابردووە بتوانرێت کە لە شوێنەکانی ترە لە قوپۆپی هەبێ ئەوش بەهۆی کەوەی کە بۆ نمونە پێویستی بە ستافی شارەزایە پێویستی بە ڕاستی بودجەیەکی زیاترە بەڵام ئێمە تا ڕادێک ئەم ساڵ توانیمانە ئەوە چارەسەر بکەین بۆ نمونە خودی گەڕۆکمان کرێتەوە ئێمە قەزای کەلار چەندین ناحیە و
با بڵێن توان بڵێم قەزای تریشی لەسەر چکە سەرچاوی داری ناوچەکانی تریشی گرتوەوە ئێستا بۆ منە بۆی کە خەڵکی لە ڕزگاریەوە واتە شارۆچکەی ڕزگاری ناحی ڕزگاری یان قەزای کفرینێن بۆ سنتەرەکان چکە ڕێگیگی دوورە بڕن هەوڵمادا چەند خولێک لە سنتەرەکەمان بخینە ئەو شوێنانە بە تایبەتی خولی زمانی عەربی زمانی ئینگلیزی خولی ڤیدیۆگرافی گرافیک دیزاین و هەروەها خولی با بڵێن فریاگوزاری سەرەتایی ئەمە لە بەرنامەمان ئێستا حالیەن با بڵێن سیانی کراوەتەوە و دوانسیانی تریشی ماوە ئینشاڵڵا لە ماوەکانی داهاتووە ئیدامەی پێدەین. بەڵێ کاک سامان تا چەند گرنگیتان بە خولی پیشەییەوە؟ بەڵێ باسی خولەکانی ترت کرد بەڵام خولی پیشەی کە ئەمە دەرفەتێکە سانە بۆی هەلی کار بڕەخسێ بۆ گەنجان. زۆر ڕاست. بەڵێ خۆی لە ڕاستیە لە ماوەی ڕابردووە تاکۆ داهاتوش دڵنیام ئەم بابەتی گرنگیدان بە خولە پیشەکان ینی ئەوێتە سەرچاوی ئیشوکاری سنتەرەکان. بۆ نمونە ئێمە لە سنتەرەکەمان تەواوەتی فۆکس خراوەتە سەر خولە پیشەکان. بۆ نمونەوەکو هەم باسم کردەوە گرافیک دیزاین، وێب دڤلۆپمنت، بوتکەمپی با بڵێن ئاهەنگ و بۆنەکان یان ئیڤێنت مانجمنتی پێڵێن وەروەها بوتکەمپی چۆن بڵێن کۆدینگ کە پرۆگرام سازیەکە لەسەر زمانی پاتیۆنە خوێنرێت و چەندین خولی تر کە ئێمە ئەم خولانە پیشەین هەوڵمان داوە ئیدامی پێ بدەین لە سنتەرەکەمان بۆی بتوانین ڕاستەخۆ ئەو گەنجەی کە ئەم خولانە تەواوەکە ئیشێکی دەستکەوێت و لە سەر ڕای ئەم خولانەش ئێمە من حەزەکەم ئاماژە بۆ کەم کە کۆمەڵێ خولمان هەیە بەردەوامن وەرنە خولی شێوەکاری خولی میوزیک وەروەها خولی کۆمپیوتەر ئەم سێ خولە بە شێوەیەکی بەردەوام لە سنتەرەکەمان چوار وەرزەکە هەیە. ماوەی پێش ئێستا بەڕێستان راپۆرتێکتان خوێندو لەسەر سنتەرەکەمان بە تایبەتی ئەو بوو لەسەر میوزیک چەند فێرخوازێک تازە با بڵێن هاتن ناو قۆناغی ئەوەی کە فێری میوزیک بن. ئێمە ئەو بابەتانەمان هەیە کە بەردەوامن کە ئاماژە بێدا و ساڵانە بە گوێرەی پێویست خولی پیشەی شەکەینەوە بۆ گەنجانی شارەکە. کاک سامان باست لە خولی شێوەکاری کرد. مادەم بەردەوامە بێگومانم لەوەی کە کۆمەڵە خوێندکاری زۆر بەشداری دەکەن لەو خولەدا. ساڵانە هەوڵی ئەوەتان نەداوە کە ئەو فێرخوازانەی کە بەشداری دەکەن لەو خولەدا بتوانن پێشانگایەکیان بۆ بکەنەوە هەم بۆی بتوانن وەکو دەرئەنجامێک بۆی بزان تا فێستیڤاڵێکی هونەری سانە. بەڵێ بێگومان هەم بۆ ئەوویستم داتە پرسیارێکم بزانم لەگەڵ بابەتی میوزیک و ئەوانەیە چۆن نەتوان بیکەن فێستیڤاڵێک بەڵام فۆکسم لەسەرەوە بوو هەوڵتان نەدا ئەو فێرخوازانەی کە لە خولی شێوەکاریەکە بەشدانن پێشانگایان بۆ بکەنەوە هەمووکو دەرئەنجامێک بۆی بزانن ئایا تا چەند توانیویانە فێر ببن هەمووکوی ڕکابەرێک بە لە نێوان فێرخوازەکان خۆیاندا و خەڵکیش بتوانێت کارەکانیان ببینێت. زۆر ڕاست ئەوەی ڕاستی بێ لە کەلار بە تایبەت لە ناوچەی گەرمیان با بڵێن چەند شوێنێکێ بۆ فێربوونی میوزیکیان ئەکادیمیە بە تایبەتی هونەرە جوانەکان لە کفری هەیە لە خانەقین هەیە پەیمانگان بەڵام لە کەلار پەیمانگە هونەرە جوانەکان نییە و لەوەتەی سنتەر هەیە تاکو ئێستا بەشی شێوەکاری بەشی میوزیک بەڕاستی خزمەتێکی زۆر ئەو ناوچەی کردووە یعنی توان بڵێم تاکە شوێنە سنتەرەکەمان تاکە شوێنە لە کەلارە کە میوزیک و شێوەکاری تایە و ساڵانە فێرخوازی ئێستا بۆ تا ئەو دقیقە منیسە لەگەڵ بەڕێستانە قساکەم لە ماوەی دوومانگی ڕابردووە کە دەستمان پێکردووە بۆ بە تایبەتی لەبەر فێرخوازەکان یان خوێندکارەکانمان دوای تەوابوونی خوێندنیان لە زانکۆ یا لە ئامادەیەکان لە وەرزی هاوینە دێن بۆ لای ئێمە لە دوومانگی ڕابردوو تاکو ئێستا نزیکەی 59 فێرخوازی شێوەکاریمان هەیە و لە پلانمانە لەم مانگی با بڵێن مانگی نوێ لە ناوڕاستی مانگینۆ یا کۆتایی مانگینۆ پێشەنگایکی شێوەکاریان بۆ بکەینەوە کە نزیکەی 20 بۆ 30 فێرخواز وێنیان کێشاوە هەل لە ناو سنتەرەکە بە کەرەستەی سنتەر لە ڕێگەی مامۆستاکان و ڕاهێنراون بتوانین پێشەنگای بکەن و دواتر عەرزێکەین و کۆمەڵەیەک باڵێن خەڵکێکی زۆر تێ لە ماوەی 3 ڕۆژە بینەرێ بێ بۆیە بێگومان ینی شوێنێکە من پێتەڵێم لە کەلارە تاکە لە بابەتی شێوەکاری میوزیکە. باشە کاک سامان من هەر لە لایەنە هونەریەکان مێنمەوە ئەم خولانە خولە هونەریەکان چه شێوەکاری بێت چه میوزیک بێ چ شانۆ بێت ئەمە تا چەند کاریگەری هەیە بۆ دەرخستنی توانا و بەهرەی ئەو خوێندکارانە یا خود مەبەستی پرسیارەکەم ئەوەیە ئەمە تا چەند چانسی ئەویان نایەتێت کە
لە پەیمانگای هونەرە جوانەکان وەربژیرێن ڕاستە ئەوە بەڕێز دوتر لە کەلار پەیمانگای هونەرە جوانەکانیە بەڵام لە چەند ناوچەیەکی تری گەرمیان پەیمانگای هونەرە جوانەکانەیە تا چەند ئەمە کاریگەریە بێ بۆی ئەو خوێندکارانە بارەکانی خۆیان دەربخەن و لەو پەیمانگانە وەربژیرن. پرسیارەکەت زۆر لە جێخۆیەتی لە ڕاستیە لە وەرزی هاوینە ئەو فێرخوازێن ئەو خوێندکارانی کە ئەیانەوێ بڕۆن بۆ پەیمانگا دێن لە سنتەرەکەیمە ڕاهێنانەکەن ینی سنتەرەکەم وەکو وەرشەیەکی مەخشکردن وایە بۆ خۆڕاهێنان لەسەر شێوە کاری چ میوزیک بەرامبەر قوتابخانەیە دواتر کە ڕۆن بۆیە جۆرێک لە جۆرەکان ئامادەن یعنی ئەمە بۆ خۆی ینی ئێمە ئەکادیمی نین بەڕاستی بەڵام توانە ینی ئەو توانە و بەهرەی کە لەلایەن مامۆسای شێوەکاری یا میوزیکەیە ئەی بەخشێ بە فێرخوازەکان ئەوانش دواتر سەرکەوتۆ بن لە پەیمانگای هونەرەجوانەکان. کاک سامان مادەم باسمان لە خوێندکاران کرد نێوانتان چۆنە لەگەڵ زانکۆی گەرمیاندا هەڵەنە ساڵی پار بوو چەند تاقیکردنەوەیەکی زانستیان ئەنجامدا لە ناو سەنتەرەکەدا تا چەندەم کارە بەردەوامە بۆ خوێندکارانی زانکۆی گەرمیان یاخود لە پلانتانە هەیە ئەم لەم جۆرە کارانە بکەن؟ بەڵێ خۆی ئێمە سنتەرەکەمان لێک تێگەشتنی هەیە لەگەڵ چەند شوێنێکە بۆ نمونەیەکی لەوانە زانکۆی گەرمیانە یان زانکۆی پۆلیتێکنیکی گەرمیان شەوش لەگەڵ ئەوان ئیشمان هەیە. ڕاستی ئەو فستیڤاڵی کە باسکە بەڕێستان پێما بێ بینیتانە دیارە بۆیە قسە لەسەرەکەی ئێمە هەوڵماندا ڕۆژێکمان هەڵبژار بکو ڕۆژی جیهانی زانست کە ئەم ڕۆژە بتوانین کۆنتاکتێک دروستکەین لەگەڵ فێرخوازان و یاخود خوێندکارانی زانکۆی گەرمیان کە بەشە زانستەکانیان بەتایبەت وەروەها ئێمەش خۆمان فێرخوازی خۆمانەیە تەنسیقێکمان دروست کرد هەماهەنگێکمان دروست کرد کە چەند چالاکیەک بکرێت لەو فستیڤاڵەیە بۆ نمونە سیمینارێک پێشکەشکرا لەلایەن مامۆسایەکی زانکۆ بۆ فێرخوازەکان دواتر پێشەنگایەکی شێوەکاری دواتر چالاکیێکی میوزیک وەکو جۆرە کۆنسرتێک هەروەها ئەو فێرخوازانی کە لە زانکۆن تاقیکردنی و چالاکیان بۆمان کرد مەسەن تاقیکردنی زانستی ئافونکەن تاقیکردن زانستیەکان بەڕاستی بۆ جێگەی سەرسوڵمانی تەواوی ئامادەبووان کە عادەتەن زانکۆ زۆر گرنگ ئەم سنتەر و یاخود ڕێکخراو بتوانێت دەستی خوێندکارەکانی بگرێ بەشداریان پێ بکات یعنی جۆرێک لە جۆرەکان وەکو ڕێگەر نیشاندەر بێ بۆیان بتوانێت هەر لە ناو زانکۆیە نەبن نەخێت لە دەرەوەش ئەتوانن چالاکی بکەن لەگەڵ خەڵکی ترە ئاشنا هەماهەنگیتانێ لەگەڵ ڕێکخراوەکانی تر بێگومان ئێمە وەکو باسم کردیمە کە سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانین لەسەر ئەو پرانسیپی کە مناڵپارێز دایناوە لەسەر ئەو سیاسەتی کە مناڵپارێز دەیباتەڕێوە ئێمە هەماهەنگیمان هەیە لەگەڵ لایەنەکان لەگەڵ حکوومەتە لەگەڵ تەواوی دام و دەستگاکان کە وای ئەتوانم بڵێم هەر ئیشێکمان بێ بە ئاسانی بۆمان دەبرە بێت ینی کێشەمان بۆ دروست نابێ بۆ ئێمەش خۆشمان وەکو سنتەر یارمەتی دەرین بۆ دام و دەستگاکانی تر بۆ نمونە ڕۆشنبیری دێلای ئێمە کەرەستە بات بۆ پێشەنگای خۆی یان ئێمە گروپی میوزیکمان هەیە گروپی میوزیکەکەمان ئەڕوات لە شوێنەکانی تر کە بە هەماهەنگی هەردوو لە کۆنسرتێکەکەن چالاکی میوزیکیەکەن بۆ ئێمە سنتەرەکەمان بەڕاستی ناوەندیەکە کە توانم بڵێم تەواوی دام و دەستگاکانی حکوومەت بڵێن لە کەلار و لە گەرمیانیشە ئاشنان پێی دەست و پەنجەمان لەگەڵ یەکە نەرم کردووە کە وەکو ماڵی خۆیانەی بینن و ئێمەش بەڕاستی دەستانی بڕویانەوە. باشە کاک سامان پێشەوەی باسی ئەو بکەین کە خولێکتان ڕاگەیانەوە بێ بەرامبەر چەند خولێکە بێ بەرامبەر من ئەپرسم چەند کارمەندان هەیە کە بە شێوەیەکی جێگیر لە سەنتەرەکەتانە هەروەها جگەلەوە ئەو خوێندکارانی یاخود ئەو گەنجانی کە بەشداری خولەکانی ڕابردویان کردو ئەوانەی بەهرانێ توانایەکی لە ڕادەبە دەریانێت تا چەند چانسی ئەوانە بۆ جارێککە لە سنتەرەکە دەست بەکار ببنەوە وەکو ڕاهێنار یاخود وەکو کارمەند بەردەوام بن لە سنتەرەکە. ڕاست ئێمە وەکو ستافی سنتەر 12 ستافین وە توانیشمانە هەر لە سەرەتایی ئەم ساڵەوە فێرخوازانی پێشمان دوو فێرخوازمان کردە مامۆسایی شێوەکاری میوزیک ینی هەر خۆیان نزیکەی 10 ساڵە زیاتر وەکو فێرخواز لە سنتەرەکە ڕاهاتون و فێربوونە ئێستا زۆر بە سەرکەوتویانە بە سەلیقانە بە تەواوی ئەو تەکنیکانی کە فێربوونە بەڕاستی ئەدای خۆیانەکەن لە سنتەرەکەەوە بوونەتە جێی سەرسوڕمانی تەواوی ناوچەکە بەڕاستی چکە ئێمە حەزمان کردە کە یەکێک لە سنتەرەکە فێرە بێت دواتر بێتە مامۆستا لەوێ ئەمە بۆ خۆی بەڕاستی جۆرێکە لە ینی تۆ وەکو وایە دارێک بچێنی دواتر بەرهەمەکەی ئاوانە ئێمەش ئەومان ئەو سیاسەتەمان بەکارێنەوە
دواتر خۆشیان سەرکەوتوترە بن ئەنچکە وەکو ماڵی خۆیانە تۆ کەسێک 12 ساڵی فێرخواز نمونەیەکی باش بۆ فێرخوازەکان بێگومان خۆیان لە تۆ بڵێن کون و خۆشببینی سنتەرەکە شارەزان و ئەتوانن بڵێن پێویستان کە ئێمە هەر پیان بڵێن خۆیان لە ئێمە زیاتر دڵسۆزترن بۆ ئیشەکانیان وەروەها سەرکەوتوشین ینی من بەڕاستی مامۆسای میوزیکمان ینی هەرچەنە تەمەنێکی کەمی من زۆر جار پێڵێ مەژم خۆزگەم بۆ تەمەنەی تۆ یان مامۆسای شێوەکاریمان تەمەنێکی کەم بەڵام بەهرە و چالاکێکی زۆر ینی بڕاو کە مامۆسای شێوەکاریمان نوێنی وا کێشێت ینی من زۆر ینی معجم پێم مژمە ئەمە بەڕاستیەکەی ینی جێی دەستخۆشیە کە لە کەلارە باش شوێنێکی وا هەیە سنتەرێکی وایە کە فێرخوازەکان ئەتوانن ببنە مامۆساتیایە دەستکەوت کاکسامان ئەجا با بینە سەر خولەکان کە بڕیارە چەند خولێک بکرێتەوە بەبێ بەرامبەر ئەم خولانە ئایا زانستی و پەروەردەیی و وەرزشی و هونەریە سەرجەم سێکتەرەکان نەگرێتەوە ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو سەرەتا ئاماژەمان پێکرد ئەو خولە پیشیانە ماوەیەکی پێشە سەرڕاگەیاندنمان بۆی کرد بەڕاستی نزیکەی توان بڕێم لە ماوەی هەفتەیەکە نزیکەی 400 گەنج ناوی نووسێ بۆ خولەکان کە ئەم دەخولە ینی 400 گەنج بەڕاستی ئیدامی ئەوێ ینی ئیشی ئەوێ ئیدارەی ئەوێ تۆزێک بۆ ئێمە لەوانەیە شوێنی زۆر ینی ئەمە جوێرەکە لە چالنج بەڵام ئێمە سواز بخوا ینی چۆن بڵین مادوونە ناسانە ئیشی تیاکەین ینی گوێ نادێنەوەی کە کات هەتا گوێگەیشتووە ئێمە تەنها ئەمانەوێت ئەو هەدەفەی کە دیاری کراوە لە ڕێکخراوی مناڵپارێز بۆمان ئەو تاریەتی کە هەیە مانوێ بیپێکین ئیتر خولە پیشەکانە خولە پیشەکان حەزەکەم تۆزە ورتر باسی کەم فەرموو ئەگەر دەرفەتە بێ ئەو دوو بوتکەمپەی کە باسم کرد ئێمە بوتکەمپ تا ڕادێک وەکو جۆرێک لە کارسازیە بۆ فێرخوازەکان ئەمەش ئەم ساڵ پلانێکی تازەیە بەڕاستی بۆ نمونە بوتکەمپی کۆدینگ لەگەڵ بەڕێوەبردننی ئیڤنت و بۆنەکان 5 مانگە خایەنێ ئەخە خولێکی 5 مانگ زۆرە بەڕاستی دوو مانگی سەرەتایی خولەکە با بڵێن هەر خولە و ئەو فێرخوازە بە شوێکی تا ڕادێک نەزەری عەمەلی شتەکانە بینێ لە سنتەر ڕائهێنرێ 3 مانگی ئەخیری ئەمە ئەو فێرخوازە با بڵێن لەو مەجموعەیە 5 کەسیان لێڵە بژێرین دوای هەڵسانگاندن و تاقیکردنەوە بۆی کە بزانی کامیان زۆر گونجاون بۆ شتە یان خێنە سەر بەرنامەیەک کە هەڵسەنگاندن و متابعیانەکەین دواتریان خێنە سەر ئیشێک ئیتر ئەو ئیشە کۆمپانیایەک بێت لەگەڵ ڕێگەکەوین یاخود دوکانێک بێت پێشەنگایەک بێت هەر شوێنێک بێت ئێمە دەستگایەک بێت بتوانین لەگەڵ ئەو دەستگای ڕێکەوین ئەم کەسە بۆ ماوەی 3 مانگ ئێمە کری هاتوچۆ خواردنی بۆ دابینەکەین فێرخوازەکە بتوانێت بە تەواوەتی فێری ئیش بێ ینی ئێستا بەڕاستی وردە لە خەریک باویەوە نامێنێت تۆ خولیکی بۆ بکەیتەوە دواتر دوای مانگێک چی بکات چیەکەین لە پلانی ئەم ساڵمانە ئەو فێرخوازە هێنین مەسروفی لەسەرەکەین بەڕاستی تاکو و بەجددی شتە لەسەر ئیشی خۆی ئەم کەسە ئەگەر من پێما بێ 3 مانگ 2 مانگ هاتوچەی شوێنێ بکە پێشەنگایەک بێ کۆمپانیایەک بێ دوکانێک بێ لەوانەیە خۆی تومەحی بۆ دروستێ خۆی دوکانێ دابنا خۆی پرۆژەیەک ینی سمۆڵ بزنسێ دابنا بۆ خۆی هەلیکاری لێ هەلی کار بێگومان ینی تۆ خۆی پشتگیریانەکەن کاکسامان لەوێگەر پرۆژێکی خۆیانیان هەبێت بتوانێت بیکەن بە پرۆژێ بۆ خۆیان یاخود وەکو تۆ ئاماژت پێدا دوکانێک بۆ خۆیان بکەنەوە لەم بابەتانە هیچ هاوکاریەکیانەکەن وەکو هەنگاوی یەکەم لە پلانمانە نییە ئەوە کە بتوانین ینی باڵێن ئیدامە بە شوێنەکەی بدەین کە ئەوێنە ئێمە کە زانیمان فێرخوازەکان ئەو شتیانەتیا دروست بۆ ئەو کە باسمان کرد ئۆتۆمۆحە لەوانەیە بۆ ساڵی ئایندە بکەینە تەرحێک و لە پرۆپۆزلێکە بینە لایەنێکی تیابینە هەر ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان خۆی دامی بکات و بتوانێت ئیشێکی بکە بەڵام لە ئێستاە ناتوان موعدیەوە دەم چکە ئەوەمانە نییە بەڵام لە لایەکی دریشەوە تۆ فێرخوازە خۆی ئێمە ینی ڕاستی چەمکی گەنج ینی وەکو گەنجینەوەیە ئەم گەنجینەی کە هەیەی گەنجەکە خۆی پێی نازانێت خۆی هینەکەیە فەلسفەیەکی وەکو جۆرە چیرۆکێکە هین سینی هەیە بڵێن چینێ مەڵێن سین ڕاستیەکەی زۆر میهمە بۆی گەنج بیزانێ ئەم جۆرە فەلسفەیە چییە؟ ئەڵێ جارێکیان لە ناو شوێنێکە پەیکەرێکیان دۆزیوە ئیتر ئاسەوارە چۆن بن ناو ئەشکەوتێکە کافێکە ئەم ئاسەواریانە هێنا لە جۆری پەیکەرێک بووە دواتر پەیکەرەکە وتیان ئەمە ئیشمان پێێنێ بابی خێنە مەغزەن هەڵیگرین دوای ماوەیەک شیە بێتەوە ینی پەیکەرەکە جۆرێک لە باڵێن تیشکێکی لێ دەرەچێت ئەبینن وەردەوردە پاکێکەکەن ئەم پەیکەرە ئەوان وایان زانی پەیکەرەکە گڵە ینی قوڕە کا سێرەنگە نەخێر وەردەوردە گڵەکەیانادا لە ناو گڵەکەیە خشڵە ئاڵتونە
بۆیە یەکێک لە فەیلسوفە سینەکان ئێژە ئینسان مرۆڤ لە ناخۆ ئاڵتونە خشڵە گەنجینەیە بەس وەکو جۆرێک لە چۆن ئەم توانایە ئەم بەهرەیە دەریخیت بێگومان وەکو جۆرێک لە تەپۆتۆزی لەسەرەوەیە ڕاستەکەی پێویستە کەسێکە و تەپۆتۆزە لابدا ئەو گڵە لابدا تاکو بەڕاستی ئەم فەلسەفەیە ئێمە لەسەر فەلسەفەی شەکەین بۆ گەنجان ئێمە بتوانین گەنجەکانمان وا ڕابێنین ینی خۆی نازانێت ڕێگەی ڕاستەکە لەکوێ ئەمە بکەن سەر ڕێگەیەک بتوانین هەلی کار بۆ خۆی بدۆزێتەوە لەسەر پێی خۆی بۆستی ئێمە تقریبا ساڵانە داتاکانە گوڕ ئێمە حتا گۆم دقی کە بۆت قساکەم لە نزیکەی 290 گەنج بە فعلی سوودمەند بۆ لە خولەکانمان ینی لە ماوەی 2 مانگە چەند مامۆستا بەشدارە کاک سامان ئایا ئەو مامۆستایانە سەرجەمیان کارمەندی سنتەری گەنجانی کەلارن یاخود مامۆستایتە لە دەرەوەی سنتەرەکە و وەکو خۆ بەخش بەشداری لە خولەکەیاکە بەڵێ زۆر پرسیارەکە لە جێخۆیاتی ئێمە دوو جۆر ڕاهێنەرمانەیە بەڵێ کارمەندمانەیە کارمەندی مناڵ پارێزانی ئی سنتەرە لەگەڵ قومانیانی تەواوی ساڵەکە لەگەڵمانە ئەو خولە بەردەوامەکانن مامۆسای شێوەکاری کۆمپیوتەر و میوزیکە بەڵام بۆ وانی کە کورتخایەنن واتە ئەوەی کە باسم کە گرافیک دیزاین هاتاوکو وتکەمپەکان ئەمانە مانگێکە خایەنە 2 مانگ و ئێمانە هەر عقدێکی 2 مانگ 1 مانگیان لەگەڵاکەن و دواتر عقدەکەی کۆتایی پێدێ و هەشمانە خۆبەخش باسی خۆبەخشەکەت کرد من لە سەرەتای ئەم ساڵ مامۆسایەکی خۆبەخش هاتە پێشەوە داوای کرد کە قاعەیەکی بدەینە خولێکی بەستنی کامێرەی چاودێری بکاتەوە ینی من سەرەتا ینی ئێمە فەهمان بۆ نەڕۆژکە کامێرەی چاودێری بێ خولی بکرێتەوە بەڕاستی بالفعل ئێستا پیشەیە بەس ئێمە درکمان پێ نەکردو ئەو مامۆساتە پێشەوە ئێمە لە ڕێگەی مناڵ پارێزەوە لە ڕێگەی سایت مناڵ پارێز و ئەلامان بۆی کرد کۆمەڵی فێرخوازان تەسەورەکەی لەو کۆمەڵە فێرخوازە دوای تەواوکردنی خولەکە 7 کەس ئیشی دەستکەوتووە هەر ڕاستەوە خۆ ینی دوای تەواوکردنی خولەکە بە 2-3 ڕۆژ چونە لەسەر ئیشی خۆیان ینی ئەمە بەڕاستی دەستکەوتە ینی مامۆستای هاتەوە بە خۆبەخش ئێمە قاعەیەکمان بۆی دابین کردووە ئاو کارەبامان بۆی دابین کردووە خزمەتیمان کردووە لە دوای هەفتەیەک 7 گەنج کشۆ لەسەر ئیشی خۆی ئەو 7 گەنجە زانی چ سەروەتێکە بۆ ئێمە زۆر ینی من لە سنتەرەکەی دای من دڵە بۆ خۆشە کە ئەو دەستکەوتانە ئەبینم تێتە پێش چاوم باسی ئەەکەم ینی گەزگەز باڵای پێکەین بەڵێ کاک سامان تا چەند هاوکاری پەروەردەی کەلارتان کردووە وەکو سنتەری گەنجانی کەلار بەڵێ ئێمە وەکو پەروەردە سێکتەری پەروەردە تەقەن وەکوتم لە مناڵ پارێز سێکتەرێکی بەناوی سێکتەری پەروەردە و ئێمەش سێکتەری گەنجان بەڵام ئێمە ئەگەر بابەتی هۆشیاری بێ قسووریان لێ ناکەین درێغیان لێ ناکەین بۆ نمونە من ینی هەر شخصی خۆشم جگەل لە بابەتی کە ئیدارەی سنتەرەکە دەم توێژەری کۆمەڵایەتیم ئەنی چەندین خول و سیمینار بۆ پەروەردەکردن نزیکە 250 سیمینارم بۆ هەر بەڕێبەراتی پەروەردەی گەرمیان کرێتەوە لە ساڵانی ڕابردووە باسەکەم بۆیە ئەتوانین ئێمەش دووبارە لەگەڵانە تەنسیق بکەینەوە هەمان هەماهەنگی و هەمان هۆشیاری بکەن وەڵام بەداخۆ خۆ دەزانێت ئێستا سێکتەری پەروەردە جۆرێک لە جۆرەکان بایکۆتوانە باڵی بەسەرا کێشاوە کە تەنها ئەتوانین ئەوە بڵێن کە لە داهاتووە پلانمان هەیە لەگەڵ توێژەرەکانین لەگەڵ یەکەی توێژەران لە پەروەردەی گەرمیانە بتوانین خولێکیان بۆ بکەینە بە ناوی پەرەپێدان بە توانەکان کاک سامان زۆر بە کورتی وەڵامی ئەمن بیتەوە بەشداریکردنی ژنان و کچان چۆنە لەوێ وڵات توانم بڵێم زۆربەی کچان و ژنان ڕەگەزی مێ پشکی شێری بەرکەوتووە ینی ڕەگەزی مێ ینی ڕەگەزێکە توان بڵێم لە 1970 ڕەگەزی مێ بەشداروانی سنتەرەکەمان و سواز بەخواین شوێنێکی ئارام و شوێنێکی گونجا و شوێنێکی ینی خاوەن مەزداقیتی خۆیەتی کە خەڵکی ئەو ناوچێتوانێت سقی پێ بکە و دڵی پێخۆش بێ بۆ خۆی نازانم ئەگەل پێشتر لە وێنەکانە بینی بێتان بۆ خۆی جەوی ناو سنتەر جۆرێکە لە گوڵ و گوڵزار و ڕازانەوەیکی تایە کە دیتە ناوی دڵ تەکرێتەوە هەر ئاوەجان بێ سپاسمان دوومان کردی سپاس بۆ سامان عادل بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی کەلال کار ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لامان میوان